بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی کێشەکانی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان توێژەرێکی سیاسی لە بەریتانیاوە کە ئەسەریە لە بواری گرەبەستەنەوتیەکان نەخشەڕێگەیەکی خستووەتە ڕوو بۆ چارەسەری کێشەی نەوتی هەرێم خۆی ناویناوە نەخشەڕێگەیەکی دەڕۆژە بۆ پرسی نەوتی هەرێم گفتگۆی لەگەڵ دەکەین بابزانین نەخشەڕێگەکەی چییە؟ زۆر بەڕێز دڵشادمانی توێژەری کادیمی لە بەریتانیا و لەگەڵمانە کاک دڵشاد سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنە لەگەڵمان نەخشەڕێگەیەکت خستووەتە ڕوو تەنانەت دەڵێی لە ماوەی دە ڕۆژدا ینی چارەسەری کێشەی هەناردی نەوتی هەرێم یاخودەوەی کە پێی دەڵێن کێشەی نەوتی هەرێم خستووتە ڕوو پێم خۆشە بۆ ئێمە و بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە نەخشەڕێگەکەی بەڕێزت چییە؟ زۆر سپاس بۆ جەنابێت و هیوادارم بینەرانی ئێمە لە کوردستان سەلامەت و تەندروست بن. خۆی قوربان ئەو ماوەی دەڕۆژەی کە باسم کردووە بۆ ئەوە نییە کە من بڵێم ئیتر لە ماوەی ئەم دۆ ڕۆژە هەموو شتێک کۆتاییە، بەڵام ویستمە ئەو پەیامە بگەێنم کە ئەم بابەتی یەکلاکردنەوەی گرفتەکان کۆمەڵە بەڕێوشێنێکی یعنی ئەدمینیسترایڵن یعنی بەڕێوەبردنن کە ئەکرێت لە ماوەی دە ڕۆژە حەلیان کەیت، یعنی ئەگەر ینی خواست هەبێ لەسەر حەلکردنی ئەم مۆزوعە سێ مانگ و چوار مانگ و سێ ساڵ و ئانی ناوێت، یعنی ئیشی دە ڕۆژە کە ئەم گرفتە کۆتایی پێبێنیت. خۆی ئەگەر ئێمە بچینە سەر تاریخێکی نزیک بۆ ئەوەی سوود لە کاتەکە وەرگرین زۆر نەگەڕێینەوە، ئێمە با لە ساڵی 2023 کاتێک کە پەرلەمانی عێراق یاسایەکی دەرکردووە یا یاسایەکی هەموار کردوێتەوە لەسەر بودجەی دەوڵەت کە یاساکە یاسایەکە لە چوارچێوەی یاسای بودجەی دەوڵەت ئەوەی کە پێ ئەوترێت ینی یاسای بودجەت لە بەندی 12 جیم ویستویانە حەلی مەوزوعی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بکەن دوای ئەوەی کە نەوتەکە لە ڕێگەی جەیهانەوە وەسێنرا. زۆر بە جوانی ئەم یاسا بەڕێی من ئەوەنەی کە من لێ تێگەیشت بێتن نووسراوە و کۆمەڵێ بەرەو پێشچوونی زۆر باش لەو چەق بەستوی کە ئێمە تیابین پێشنیار کردووە، هەرچەند من ینی سەرنجم لەسەر یەک بەیەکی وشەکانی ناو یاساکە هەیە، بەڵام بە هەر حاڵ ئێستا هەموار کراوە لە پەرلەمانی عێراق لە 2023 زۆرینەی بە زۆرینەی دەنگ ئێستا بووە بە یاسایەکی لەسەر بودجەی فدراڵی و حکوومەتی عێراقی ملزەم کردووە بە پێدانی $16 بۆ هەر بەرمیلێک ئەگەر هەرێمی کوردستان ئەو نەوتی خۆی لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێت. بەڵام سێ وشە کە زۆر گرنگە لەو یاسایە ئاماژەی پێکراوە کە ینی جێ خۆیەتی کە ئێستا باسیکەن. یەکەم وشەی قەرەبوو وەکو قەرەبوو ئەم $16 دەستنیشان کراوە، دووهەم وشە وەکو کاتیە و ئەدڤانسە یعنی پێوتی ئەدڤانس ئینتریم، هەم کاتیە هەم قەرەبووە و هەم پێشەکیە. کەوابوو ئێمە تێگەین لە ئەنجامی ئەو وشانەی کە دەستی بۆ براوە لە ناو بەندەکە تێگەین کە حکوومەتی عێراق ئەوێت بە ماوەیەکی زەمەنی بیدایی بتوانێت هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە و ئەمە قۆناغێکی ئەزمموی بێ بۆ ئەوەی هەتا لە ناو بەندەکەیە 60 ڕۆژیان داناوە وەکو ماوەیەکی ئەزمموی دوای 60 ڕۆژەکە ئەم گۆڕانکاریانە ئەم $16 و ئیلە ئاخری ئەمانە تەحولی بەسەرایەت گۆڕانکاری بەسەرایەت بۆ چونکە عێراق لەگەڵ ئەوایی کە 60 ڕۆژەکەی داناوە دامەزاوەیەکی وەکو وودماکێنزیشی دەستنیشان کردووە کە لەو ماوە ئەزممونەیە هەوڵبات بۆ ئەوەی تێچوەکان یا ئەو قەرەبەی کەدایان ناوە $16 ئینڤستگەیت کەن
و لە راپۆرتێکی گشتگیرە بۆ هەموو حەقلەکان بە شێوازی جیاواز هەر حەق لە بە حەقلێکی تر دەستنیشانکەن و قیمەتی کۆسمکۆڤەری کێشەکان بە تەواوی دیاریکەن. کاک دڵشاد ینی با پرسیارە بکەین ئایا هەرێمی کوردستان و بەغدا کێشەی ڕێگەچارەیان هەیە، کێشەی پێشنیازیان هەیە، کێشەی ئەوەیان هەیە، ینی نەزانن چۆن بگەنە حەل یان لە ئاساسەوە خۆیان هەوڵی وادن کە نەگەنە حەل نەگەنە چارەسەر ئەم خازانجی هەرێمە کە دەڵم خازانجی هەرێمی موچەخۆران نازیانی موچەخۆران و قازانجی حکومەتی هەرێمە و نەوتەکە دەفرۆشرێ و ینی بە کوردیەکەی بۆ بەغداش قازانجە تا موچەیە کەمتر بنێرێ بۆوان قازانجە پارەی کەمتر دەنێرە. خۆی ئەو قسەی جەنابێت من ئەگەر بانی وشەیەکی تری بۆ بەکاربێنم ئەوەیە کە ئێمە بەرامبەر یەک بێمتمانەین، یعنی متمانەمان بەرامبەر یەک لە دەست داوە. هەم حکوومەتی هەرێم متمانەی لای عێراق کەم بۆتەوە و عێراقیش ئێمە بەناو قەیرانێکی دژواری بێمتمانەیە هاتوین تا گەیشتنەوە مەرحەلە لە هەمووی خراپتر لە هەمووی خراپتر ئێستا متمانە لە بینی حکوومەتی هەرێم و کۆمپانیەکانی و بەرهێنی نەوتیشا کەم بۆتەوە ئەوانەی کە پێوتێ ئایپی کۆرکە هەش کۆمپانیاکەن بۆیە بێمتمانەی بۆ ینی بۆ بە ینی تەسیراتی زۆر خراپی کردە سەر کۆی پیشەسازیەکە و ئێمە ڕێگەچارە هەیە بۆ گەڕانەوەی متمانە لە هەر لەمە لە پیشەسازی نەوتی عالمیە لە هەر شوێنێکە یا لە هەر وڵاتێکە بێمتمانەی وجودی هەبوو باشترین چارەسەر بۆ حلکردنی گرفتی بێمتمانەیی دروستکردنی یا ئیستەبلیش و دانانی بەنقێکە بۆ پارەدان کە پێوتێ بەنقی ئیسکرۆ خۆی ئیسکرۆ لە ئەنجامی بێمتمانەی یا شەریکاتی عالەمی یا وڵاتان دەستی بۆوە بە بۆیە من ویستومە باسی گرنگی بەنقی ئیسکرۆ بکەم بۆ چونکە کۆمپانیەکانی ئایپی کۆر داوای ئەوە ئەکەن کە ئەم $16 کە حەقی ئەوانیتیا ینی $16 ڕاستەخۆ ناچێت بۆ دەستی کۆمپانیەکانی و بەرهێنی نەوت لە کوردستانە ئەوانە ئایپی کۆر ئێمە میکانیزمێکمان هەیە یا فۆرمیلەیەکمان هەیە کە پێ ئەوتێ فۆرمیلەی بەرهەمی هاوبەش یا پرۆتێکشن شێری کۆنتراکت بە پێی ئەو فۆرمیلەی ناو ئەو جۆرە گرێبەستە کۆمپانیەکان پشتی خۆیان وەرەگرن ینی لە سەداسەدی ئەم $16 خەڵک بە هەست دەکات ئەم $16 بەس بۆ ئەوەیە کە ڕاستەخۆ بشێتە دەستی کۆمپانیەکانی وە بەرهێنی نەوت لە کوردستانە بەڵام وانە چونکە فۆرمیلەی ناو پرۆدەکشن شێرینگ کۆنتراکت فۆرمیلەیەکی زۆر سادەیە ئەوانەی کە لە خوداتی نەوتای خوێنن یەکەم پەیجی خوێندنی گرێبەستەکە ئەوەیە کە تۆ فێر دەکات کە چۆن ئەم فۆرمیلە بچەسپێنیت یا دروستیکەیت بۆ نمونە ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە هەیە ئۆتۆماتیکی $16 لە سەدا دەی کە پاوەنێک و $1 و 60 سنتەکە ئەچێ بە حکوومەتی هەرێمە پێوتی ڕۆیاڵتی شەهانە مشتێکی ئەولەویاتی گرێبەستەکەیە لە سەدا چلیش دوای ئەوەی کە $1 و 60 سنتەکەی لێ دەرەچێ ئەچێ بۆ کۆست ریکۆڤەری ینی تێچوو ئەوە ڕاستەخۆ بۆ کۆمپانیەکانە چێ بۆ هەر بەرمیلێک ئەوەیشی کە ئەمێنێتەوە ئەوە پێوتێ قازانجی هاوبەش هەر خودی گرێبەستی بەرهەمی هاوبەش ئەوەیە ینی هەڵێ بەرهەمی هاوبەش یعنی چی ینی ئەو بڕەپاری کە ئەمێنێتەوە دوای لە سەدا دەکە و دوای لە سەدا چلەکە ئیتر پێوتێ بەرهەمی هاوبەش کە تقریبا بە نزیکەی $8.80 دەکات ئەم $8.80 بە میکانیزمی هەفتاسی دابەشەکرێ بەسەر هەرێمی کوردستان و کۆمپانیەکانە لە سەدا 30 ئەو هەشتا بۆ کۆمپانیەکانەوە لە سەدا هەفتای بۆ هەرێمە لە کۆتاییە پشتی کۆمپانیەکان ئەبێتە $8.80 دکتۆر هەما کاتا پشتی هەرێمی کوردستان $8.20 یعنی ئێمە گرفتەکەمان جا ئوستاز دەبێت جەنابەت ئیجازە بە من بی بۆ من ئەم مۆزوعە بگەێنم چونکە بۆیە باسی ئەمەم کرد بۆ ئیلا ئەبێم قسە بگات ئەگەر زەحمەت نەبێت کۆمپانیەکانی ئایپی کۆر ئەڵێن ئەو پشکەی ئێمە $8.80 ڕاستەخۆ بە میکانیزمێک هەبێت لە حکوومەتی عێراقەوە ڕاستەخۆ بێتە سەر حسابەکەی ئێمە نەک لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بێ و حکوومەتی عێراقیش یعنی بەسەراحەتەن لە بەندی 12 جیمە ئاماژەی پێکراوە کە
ئەم پارەی کە ئەدرێت پێویستە لە ڕێگەی حکومەتی هەرێمەوە بێت حکومەتی عێراق ئەوێ خۆی ببوێرێت لە واژووکردنی گرێبەستێکی نوێ لە بینی عێراق و کۆمپانیەکانی ئاپی کۆرە و ئەمە گرنگی زۆر ئەدا ئەهمیێتێکی زۆر ئەدا بە حکومەتی هەرێم یعنی مەفروزە حکومەتی هەرێم دانووسانی ڕاستەوخۆی لە بینی خۆیان و کۆمپانیەکان بکەن کە داوای لەو شێوە نەکەن ئەزانی بۆ چونکە ئەگەر حکومەتی عێراق ڕاستەخۆ گرێبەستێک لەگەڵ کۆمپانیەکانی ئاپی کۆرە واژوب کە ڕاستەخۆ خۆیان پاریان باتێ یعنی سقل و قورسایی هەرێمی کوردستان وەکو بەرهەمهێنەری نەوت لە چوارچێوەی هەرێمی کوردستانە نامێنێت ئێمە بە دەستوری عێراق ئیسپات کراوە کە ڕاستە تەسویقی نەوت لە دەستی کوردستان دەرەچێ بەڵام وە بەرهێنان هێشتا ئەبێ لە ناوخۆی کوردستانە لەژێر هەیمەنەی بەسەرەن دەسەڵات هەرێمەیەکەی بێ ئەوەکو ئەوەی کە لە شوێنەکانی تریژەیە وەکو لە بەسڕۆی لە ئاخری بۆیە ئۆستاز زۆر گرنگە حکومەتی هەرێمی کوردستان دانووسانێکی چڕوپڕی گەورە لەگەڵ کۆمپانیەکانی ئاپیکۆرا بکە بۆ ئەوەی داوای لەو شێوە نەکەن لە حکومەتی عێراق چونکە هەم دەستوری نییە هەم یاساکەی بودجەی بەندی 12 ئەڵێ ئەم پارە ڕاستەخۆ بە حکومەتی هەرێمی کوردستان دەدرێت و هەم لە قورسایی و لە هەیبەتی بەڕێوەبردنی کاک دڵشاد دوا پرسیارم ینی هەندێک دەڵێن نەوتی هەرێم کۆمپانیەکان مامەڵی پێوە دەکەن ینی لەوە دەرچوو ئێستا حکومەتی هەرێم مامەڵی پێوە بکە ئەمە چ جۆرە گرێبەستێکە کە ئێمەی کردووە بە کۆی لەو بارمتەی کۆمپانیەکان ئەم جۆرە دەوترێ لە ئەفریقیا زیاتر پێشتر لە ساڵانی ڕابردوودا لەوێ کۆمپانیا گەورەکان وا مامەڵیان لەگەڵ سەروەت و سامان و کانزا سروشتیەکان و ئاڵتونی ئەوێدا کردووە بەڵە خۆی ئەو گرێبەستی کە جەناب و باسیەکەی جۆرێکی ترە لە گرێبەست کە پێوتێت گرێبەستی کۆنسیشن یا ئیمتیاز ئەوە خراپترین جۆری گرێبەستە یعنی ئەهوەنترین تقریبان باشترین جۆری گرێبەست لە دوای مەسەلەن ئەوەی کە مەرحەلەی کۆنسیشن و ئیمتیازی تر کۆتاییەت وڵاتانی جیهان دەست بۆ گرێبەستی بەرهەمی هاوبەشە بن و گرێبەستی بەرهەمی هاوبەش هۆکارێکی باشە بۆ بوژانەوەی ئابووری وڵات چونکە بەتایبەتی ئەو وڵاتانەی کە بیدائین یا دڵنیانی لە پیشەسازەکەیان ئەچن ئەو ریسکە ئەخەنە پێی دامەزاوە نێودەوڵەتیەکان و بەرهێنانەکەن لەسەر حسابی خۆیان لەسەر ریسکی خۆیان کاک دڵشاد خراپترین جۆری گرێبەستمان هەیەمە وتە گرێبەستانەیەمە خراپترین جۆری گرێبەستە نەخێت کۆنسیشن یا گرێبەستی ئیمتیاز خراپترین جۆری گرێبەستە ئەو گرێبەستەی کە ئێمە پێش خۆماڵیکردنی نەوت لە عێراقا هەبووە کە لە ساڵی 1970 سەدام هات ئەم نەوتی خۆماڵی کرد سەدام حوسێن و ئەم کۆمپانیانەی دەرکرد لە عێراق و گرێبەستەکانی هەمووی هەڵوەشاندەوە ڕاستە دوجار سەدام حوسێن لە حکومەتی عێراق و کاتە چووە مەحکەمە و کۆمپانیەکان کەیسیان لە دژی سەدام حوسێن بەس کردەوە لە دژی حکومەتی عێراق و باجێکی زۆری دا وەکو پەناڵتی چارج بەڵام دوجار بە مروری زەمان عێراقی ڕزگار کرد لە ئەو جۆرە گرێبەستە خراپانە کە لە سەدا هەفتای داهاتەکەی بۆ سەرەوە بۆ کۆمپانیەکان بوو ماوەیەکی دوور و درێژی ینی تقریبا داشوە 100 ساڵ هەندێک لە گرێبەستەکان ئەوانەی ئێستامان باشە بەڵێ ئەوانەی ئێستامان ینی جۆرە گرێبەستێکی مامناوەندە لە بینی گرێبەستی ممتاز و گرێبەستی خزمەتگوزاریە ئەمە گرێبەستی بەرهەمی هاوبەشمان هەیە خراپ نەبووە لە کاتی خۆیان نەباشە نەخراپە کاک دڵشاد ئەزانی بۆچی نەباشە نەخراپە بەڵام ئەگەر یەک دەقەم برێ بەبرات بۆ ئەوەی بۆت باسکەم خراپیەکەی بەنسبەت هەرێمی کوردستانەوە لە چیایە بەخێرایی بەنسبەت حکومەتی هەرێمی کوردستانەوە چونکە کوردستان لە زەمەنی 2005 و 2004 ئەوانە منتیقەیەکی های ریسک بووە بەنسبەت کۆمپانیەکانی جیهانەوە نانویستووە پێبخەنە ناو کوردستان ئەگەر ڕیتێرنێکی گەورە یا ئەگەر سەرمایەیەکی گەورەی چاوەڕوان نەکراو نەبوایە بۆیان بۆیە کاتێک کە ئەم گرێبەستانە واژوو کراوە حکومەتی هەرێم بۆ ئەوەی سەرنجی کۆمپانیەکان ڕاکێشێ و پێیان بخاتە ناو کوردستان هەوڵی داوە ئەو باجەی کە مەفروزە بیدەن بە پێی سیستەمی باجی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان لە پشکەکەی خۆی لە $7.85 خۆی باج بۆ کۆمپانیەکانەدا و ئەمە بووە سەبەبی ئەوەی کە تۆ لە پشکی نەوتی خۆت کە سەرچاوی بودجەی وڵاتە تۆ ئەچی باج بۆ کۆمپانیەکانە دەیت
لە کاتێکا کە مەفروزە ئەوان خۆیان بیدەن ئەگینا ئێمە ئەو جۆرە گرێبەستی بەرهەمی هاوبەشە لە زۆر شوێنی دنیا واژوو کراوە و هۆکارێکی باشە بۆ بژانەوەی ئابووری وڵات بەڵێ بەڕێز کاک دڵشادمانی توێژەری سیاسی توێژەری ئەکادمی سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان لە بەریتانیا و لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ پێشنیازەکانت بۆ خستنە ڕووی پێشنیاز و بۆ چوونەکانە لەبارەی گرێبەستنەوتیەکانی هەرێمی کوردستانەوە خۆشەویستان بە یارمەتی و کاران بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ